8 ساڵن خوێنکارên زانکۆیا دووکێ چاوەرەی دەرماڵەیەن خوێتکەن و تانەها نەهاتینەدان. بەشەیژێ خوێنکاران دەبێژن بەردەوام سووز بمەدێتەدان حتا ku دەرماڵەیان بدەنێ بەلێ هەر ساڵ بێبەر دەبن ژوان دەرماڵەیان ku پتریاوان پێدوی هەیە. لە بۆ مەسەلەی دەرماڵە لەوانەیە هەندێک قوتابی پێویستیان پێ نەبێتن بەڵام زۆربەی زۆریشی ئەو قوتابیانێکەوە لە قسم داخلی دەمینێنەوە ئێستاکە. من برادرم هەبووە مەسەلەن زۆر کات باسی ئەوەیان کردووە کەوا باری دارایی باش نییە کەوا چاوی لێ بووە واز لە زانکۆ بێنێتن لەبەر ئەوەی کەوا باری دارایی ماڵەوەیان باش نەبووە یان کەسیشان لە ماڵەوە نیوە کە کار بکاتن. بەڕاستی ئەوەش مافی قوتابیە حەز دەکەن ینی مافی قوتابی بدرێتن. دەخواستکەم و دەرمەڵەیەن قوتابیە پێ بهێنەدان بۆیە چەندێ قوتابیژی بشێت بەردەوامیە پرۆسە خوێندنە خۆ بدات قوتابی هەکوواکی زۆنی قوتابیژی پۆشەڕۆژە گەلێمە یعنی ئەف خوێندنە تخێنیتن بۆیە چەندێ بشێت بەردەوامیە پرۆسە خوێندنە خۆ بدات ئەم دەخواستکەن دەرمەڵێنان پێ بهێنەدان و ئەف بڕیارە بهێتە جێبەجێکردن. پشتی سەرێ ساڵێ بڕیارە هاتیێدان و بێتەدان دەرمال. پشتی سەرێ ساڵێ چەند ڕۆژێکە نەهاتنەدان تاخیرکردن حتا بۆ دوورت هەیڤادۆ هەیڤەکش مەچوو هەیڤا دوێژیک ئەvە حسبکە 15 که احتمال 20 ئەڤریکە شنیکە زانکۆ سلێمانیە و گەرمیان یاشمەvە هەندێک دەرماڵی هاتنەدان بەس با بۆ دهۆکێ هەر چ بەحث نینە یعنی ئیطلاقاً تشتێک نەهاتیەدان و بەحسی دهۆکێ. ڕێبەبەرێکی مێریاری لە سەرۆکاتیە زانکۆیا دووکێژی دیار کرد و گەنجینەیە دووکێ ویلایەنên پەیوەندیدار بەرەڤیان دکەن لە چەند ڕۆژێن بێ دەرماڵەیەن خوێنکاران دابەش بکەن. پەیوەندیە دەگەل گەنجینا دهۆکێژی و گەل بەنقاژی هەمیە و ئامادەکاریت مێت هاتینەکردن نوێستارت هاتینە ئاراستەکردن بۆ گەنجینا دهۆکێ ئەم چاوەڕی حەوالینە و دابینکردنا پارە و دێ بەڵافکەین سەر قوتابی. دێتەزانین ku 22,656 خوێنکار لە زانکۆیا دووکێ هەنە و ژێوان ژی 16,555 خوێنکاران مافێ دەرماڵەیان هەیە. ژێvê ژمارەیەژی 5,199 خوێنکارên داخلینە ku 40,000 و 11,356 yên dervey bajêrîne ew jî dermala 6,000. Ev خوێنکارە خوازیارن لە demekê nêzik dermalayên xwe werbigirin çunke bû dema 8 salane ev dermale nehatîne dan. Nijar Mihemed Kursat News Duhok.